کرد بەم ئیشە خەریکی ئیشی تیجارەت بووین و ڕۆشتوین ئەهاتین وڵاتانمان ئەکرد هەر لە ئەوروپا هەر لە ئاسیا لە سین لە کۆریا طبعا بم هاتوچۆیە با بڵێم زیاتر چاوکراوە بووی ئەچیت لە سەفەرا و لە هاتوچۆ زیاتر چاوکراوە ئەبی تەماشاکەین کە شت هەیە لێرە لای خۆمان ئێمە ئەتوانین خۆمان سەیتەرین بەسەریان لە وڵاتی خۆمانە بەڵام بە پارەیەکی زۆر یەتە ئەم وڵاتەوە یعنی کەواتە پارەیەکی زۆری ئەم وڵاتە ئەڕواتە دەرەوە کە خۆمان ئەتوانین لێرە جارێکیکەوە پارێ بەرهەمبێنینەوە یەکێک لەو شتانە کە بەرچاومان کەوت ئاو بوو ئاوی بڵکرااو بوو ئەو کات کە لە ئێرانەوە لە تورکیاوە لە کووەیتەوە هاتە ناو عێراق سێتێک ئاوی لە نزیکی 4,000 دینارە ئەفرۆشا کە ئەمش پارێکی زۆر زۆر بوو ئەچۆیە دەرەوە ئێمەش بیرۆکەمان لەوە هات کە ئیتر بەسە پارە ناردنە دەرەوە باش تێک بکەین لێرە هەم وڵاتەکەمان ئیسیفادەی لێ بکە هەم دەستێکی کار هەم بە بڵێن بناغەیەک بێ وردە وردە بۆ دروستکردنی کارگە و بەرەو پێشچوونی ئەو شتانش کە خۆتان نەزانن هەموو وڵاتانی دنیا بە کارگە بە پیشەسازی زیاتر پێش ئەکەوێت. ئێمە لە پاش نەمانی بە بڵێم ڕژێم ئیتر کە تۆزێک بە بڵێن دڵمان خۆش بوو بۆی کە بتوانین ئەگەر مەشروعێکی ئاوا بکەین ترسمان نەبێت لە ڕاوکەمان نەبێت مشکلەمان نەبێت لێی لە ساڵی 2004ەوە ئێمە دەستمان پێکرد پاش تقریبا نزیکەی 2 ساڵێک بەرهەممان هەبوو هەتا ئێستا بەردەوامین طبعاً هێوا شێواز دەستمان پێ کردووە هێڵێکی بچووکمان هەبووە پاش ئەوە هێڵەکانمان زیاد کردووە ساڵانە بەرەو پێش چووین لە چەنێتی و چۆنێتی کارەکەمانە تا ئێستا. ئەو ئاوەی کە ئێمە بەکاری دێنین بۆمان دێ ئاوی ژێر زەویە ئاو لە ژێر زەویە بەکارێنینە ناو خەزانێکەوە خەزانەکانمان ناوپۆشی ئیپۆکسیە ئیپۆکسی غیزاییە ئەم ناپۆشە ڕێگرە لە گەشەی بەکتریا و ڤایرۆس دواتر یەتە ئەم ژوورە ئاوەکە بۆمان ئێرە ژووری تەسفیەیە ژووری پاکردنەوەی ئاوە ئێمە سیستەممان سیستەمێکی ئەمریکیە 3 جۆر پاکردنەوە بۆ ئاوەکە ئاکەین فیزیاویان کیمیاویان و مایکرۆبایۆلۆجیان حەو مەرحەلەمان هەیە لە پاکردنەوەی ئاوەکەدا یەکەم مەرحەلەکە هەمانە سانفلتەرە سانفلتەر ئیشی چییە هەچی شەوائب هەیە لە ئاوەکە ئەیگرێت دواتر چیمان هەیە ئاکتیڤ کاربۆن ئیشی ئاکتیڤ کاربۆن بۆن تام ڕەنگ ئەگەر لە ئاوەکە هەبێ ئیگرێت دواتر دوای فلتەر 5 مایکرۆنە فتەرێکمان هەیە 5 مایکرۆنە هەر تەنێ قەبارەی لە 5 مایکرۆن زیاتر بوو ناتوانێت بەو فلتەرات تێپەڕێ دوای ئەوە فلتەرێکمان هەیە فێڵن فلتەری RO ئیشی چە فلتەری RO ئەو خوانێک کە لاوەکە هەیە دەیگرێت ئەو خوێ لاوەکە هەیە دەیگرێت بەڵام ئەم ئاوە ڕاستەخۆ بۆ خواردنەوە نابێت بۆ چکە هیچ خوێیەک و هیچ کانزایەکی تیان نەماوە بۆیە ئێمە تێکەڵ یەکەینەوە لەگەڵ ئاوی پاکشکراوەکەی خۆمانە تێکەڵ یەکەینەوە بەو نسبەی کە ستاندەری عێراقیە کە ستاندەرە کە ڕێژەکە کارێکی لە کالیسیۆم و پۆتاسیۆم و فلۆر و کلۆر و سۆدیۆمی بە نسبەیەت یابێ ئێستا ئاوێکمان هەیە بۆ مەرحەلانە ڕۆژتووە دواتر فلتەرمان چێ 1 مایکرۆن یعنی ئەگەر تەنێ قەبارەی لە 1 مایکرۆن زیاتر بوو بۆ فلتەرات تێ ناپەڕێ فلتەرێکی ترمان هەیە 0.2 مایکرۆن یاخود مایکرۆ بایۆلۆجیکەڵ فلتەر ئیشی ئەم فلتەرە چییە ئەگەر زیندەوەرێک لە 0.2 مایکرۆن زیاتر بوو قەبارەی بۆ فلتەرات تێ ناپەڕێ تەنانەت بەکتریا ناتوانێت بۆ فلتەرات تێپەڕێ دوایین قۆناغی پاکردنەوەی ئاوەکە لەم تەسفیەیە ئۆزۆنە گازی ئۆزۆنە ئۆسریە کە لە ئاوەکە ئەدرێت ئیشی چێ ئۆزری هەرچی میکرۆبێک لە ئاوەکە هەبێت لە ناوی دەبا دواتر ئاوێک حازرە خوێەکانی تا ڕێکرا بە نسبەیەک پاکشکراوەتەوە ئۆزۆنی لێدراوە ئامادەیە بۆچی بۆ تەعبیە بۆ بەرهەمهێنان
موادی ئەوەلیەکانی کۆمپانیا پێکهاتۆ لە پریفۆرم بۆ دروستکردنی بتڵ کە موادێکی پۆلیمەرە کەپ لەیبڵ نایلۆنی سترێچ ئەم پێنج موادەمان هەیە کە مەزدەری ڕئیسیمان تورکیایە لە تورکیاوێت هەر هەموو موادەکان پۆلیمەرن ئەو پریفۆرمە لە 100% موادی خامە موادی ڕیسایکل قبول ناکە ئەو کەپەی کە هەمانە ئێمە لە تورکیاوای هێنین بۆ لە تورکیاوی هێنین لەبەرەوەی تورکیا مەزدەرێکی باشە لە ڕووی کوالیتیەوە کوالیتیان زۆر باشە هەروەها ئێمە کە گرنگی ئەدەین بە کوالیتی ئەو کەپەر ئەو ڕەنگەی تایبەتە بە خیزاییەوە خۆراکیە ئەو ڕەنگەی بەسەر کەپەکەوەیە چکە گرنگە هاوڵاتی ئەمە بزانێ ئەو کەپە لەکوێوە هاتووە ئەو ڕەنگە ڕەنگی چ ڕەنگێکە ئەو مادەی کە تیاتی چ مادەیەکە ئێمە هەر جارە نمونەمان بۆ دێ نمونە لێرەوە ئەنێرینەوە بۆ ئەستەمبۆڵ بۆ فاسی ڕەنگ چکە بەداخۆ وڵاتی ئێمە ناکرێ ئەو فاسانە بۆی دڵنیابین کەوا ئەو ڕەنگە خۆراکیە زیان بە تەندروستی هاوڵاتی ناگەێنێ ئەوەی کە پێویستە بۆ ئینسان کالیسیۆمە کە ڕۆژانە ئینسان پێویست بە کالیسیۆم هەیە بڕێکی باش کالیسیۆم لاوەکەدا هەیە هەروەها مەگنیسیۆم بڕێکی باش لاوەکەمانە هەیە سۆدیۆم کە خوێی سۆدیۆم کاریگەری زیان بەخشی هەیە بۆ ئینسان ئێمە بە نسبەیەکی کەم هەیە لە ئاوی ئێمە 1.75 کە ئەمە بۆتە بەشێک لە هۆکارێکی ڕئیسی کە لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە خلیج احتیمام بە ئاوی ئێمە بدرێت لەبەرەوەی نسبەی خوێی سۆدیۆمی کەمە فلۆر و کلۆر بە نسبەیەکی باش لە ئاوەکەمانە هەیە زائیدەن ئەوەی کە هەیە لێرە زۆر گرنگە باسی بکەم مەسەلەی نیتریت و نیترایتە لە ئاوی ئێمەیان نییە بە ڕێژێکی زۆر کەم بە 0.2 ppm کە ئەمە جێی شانازیەکە نیتریت و نیترایت لە ئاوان نەبێت چکە هەردووکە مادەیەکی زیان بەخشن خاڵێکی تر هەیە کە ئەمێ باسی کەم مەسەلەیەکە بڕۆمیت مادەیەکی شیمیاویە کە بەڕاستی هەموو خلیج و زایدەن ئەمریکا هەر گیریان خۆدن بەدەست مادەی برۆمیتۆ کە لە ئاوا هەیە مادەیەکی سەرەتانیە تەئسیراتی هیلاوێکی هەیە بۆ قورحەی مەعیدە گوچی لە زوو پەگەخوا سێ هێڵی بەرهمێنانی بتڵی پلاستیکیمان هەیە کە هەر هێڵێکیان لە حەو ئامێری سەرەکی پێکاتۆ چەند ئامێرێکی لاوەکی هەموو ئامێرەکانمان ئەڵمانی یان ئیتالین ئامێری یەکەممان کە ئامێری بڵۆمۆڵدا دروستکەری دەبەیە کە پریفۆرم مادەیەکی سەرەتاییە دەگۆڕێت بۆ بتڵی پلاستیکی ئامێری دووهەممان کە ئامێری فیلەرە هەم بتڵەکان دەشۆرێت هەم پڕی دەکات هەمیش کەپی لێ دەدات و سەری دەنێتەوە ئێمە ئەگەر یەکەم نەبین لە سەرەتا دەستپێکەکانین کە لەم بوارە کاروان کردووە ئێستا بەڵێ ئاوێکی زۆر بەرهەم ئەهێنرێ لە کوردستانیش و لە عێراقیشە و بازاڕمان بە هیچ شێوەیەک پێویستی بە ئاوی دەرەوە نییە بگرە زیانیشمان هەیە یعنی نمونەش ئەرزکەم ئێمە ئێستا بۆ ئیمارەتمان ناردووە ساڵی پار ئێمە ئەوان ناردووە بۆ ئیمارەت و ئێستا خەریکین کە بەرەو ئەوروپاشی ئەنێرین یعنی لەم هەفتەیە ئێمە یەکەم بارمان بەرەو وڵاتی بریتانیا بەڕێ کردووە کەواتە نەک هەر بەشی خۆمان ئەکا بگرە بەشی ناردنە دەرەوەش هەیە و ئەشتوانین یعنی ئاویشمان لەو ئاستایەکە بتوانین بینێری دەرەوە بۆچی چونکە ئێمە خاوەنی کۆمەڵێک شەهادەی نێودەوڵەتین ئێمە سێ شەهادەی ئایزۆمان هەیە 9001 22000 HACCP ئەمە لەلایەک لەلایەکە
ئێمە خاوەنی شەهادەی جەودەی ئیماراتین کە ئەویش هیچی کەم نییە لە ئایزۆ چکە وڵاتی ئیمارات کە ئەوان زۆر وردن لەو بەرهەمانەی کە ئەچێتە ناو وڵاتەکەیانەوە کە خەڵکی ئەوان بەکاری ئەهێنێ لەبەرەوە ستافی حکومی خۆیانیان ناردووە بە درێژایی تقریبان 4-5 ڕۆژ و 2 جار لێرە بوون بۆ ئەوەی سەیری چێکی ئاوی ئێمە بکەن چێکی مەکائیمان بکەن چێکی هەوامان بکەن چێکی هەموو ئیش و کارێکمان بکەن لەسەر ئەساسی خۆیان فەحسی خۆیان هاتنی خۆیان دیتنی خۆیان بۆ کارگەکەمان مۆڵەتیان ناوینەتەیە کە ئەو بنێرینە ئیمارات و ناردوشمانە و هەروەها بێرەشەوە نەوەساوی ئێمە شەهادەی ئایزۆشمان وەرگرتووە لە سوید یعنی ئێستا حکوومەتی سویدیش لە ساڵی 2019 ئیجازەی پیاوین کە ئاوەکانمان بۆ سویدیش بنێرین و بۆ بریتانیاش بنێرین و لە ڕێی ئەوانشەوە ئەتوانین بۆ هەموو ئەوروپای بنێرین. ئەم ئامێرە پریفۆڕم واتە پێش شێوەی دەبەکە دەگۆڕە بۆ بتڵی پلاستیکی بە چەند ڕێگەیەک ڕێگەی یەکەم ئەوەیە کە بە تیشکی شەپۆلی ژێر سوور گەرمی دەکات چوونیەک گەرمی دەکات و دواتر لە قاڵبێکی دیاریکراودا بەهۆی ڕۆدێکی سرێچینەوە درێژی دەکات و فوی تێ دەکات شکڵی دەبەکە وەردەکرێت لە قاڵبەکەدا و کۆتایی شێوەکەی وەردەگرێت ئەم قاڵبانە هەمووی بە چیلەر سارد کراون واتە بە ئاوی سارد کە ئامێرێکی ملحەقە بۆ ئامێری بڵۆمۆڵ سارد کراوە بۆتڵە پلاستیکی شێوەی کۆتایی وەردەگرێت و بڵی پلاستیکیمان پێدەدات. ئێمە لە ڕۆژێکە کە 24 سعات دەوام ئەکەین 24 فەحەز ئەکەین بۆ هەموو ئاوەکانمان یعنی هەموو سەری سعاتێک ئێمە فەحسمان هەیە ئەم فەحسەشی کە ئەیکەین ئەگەر بزانین نەتیجەی ئەم ئاوە خراپە بە هەر شێوەیەک ئەو ئاوە نەخینە بازاڕەوە و نمونەش لەو ئاوە هەڵئەگرین ئێمە نمونەی لێ هەڵئەگرین هەتا مانگێکیش ئەی هێڵینەوە لای خۆمان و جاریوا هەیە زیاتریش لای خۆمان ئەی هێڵینەوە بۆ ئەوەی ئەگەر شتێک دەرچوو لەو ئاوە بتوانین ئێمە متابقەی بکەین لەگەڵ ئەو ئاوەی کە ئەو ڕۆژە لای خۆمان بەرهەم هێنراوە لە چه ئاستێکا بووە ئەمە زائیدەن ئەوەی کە ئێمە چاوێکی زۆری کەرتی تەندروستیمان لەسەرە. ئەم ئامێرە سێ کاری سەرەکی دەکات. یەکەم شۆردنی بوتڵەکان بە مادەی تعقیم پاکشکەرەوە هەموو بوتڵەکان بە تەواوی بە ئاوێکی پاکشکەرەوە دەشوات. دووهەم کاری ئەم ئامێرە پڕکردنی دەبەکانە بە ستاندارد واتە ئەگەر نیو لیتر بێ 500 میلی لیتری تێدەکا بەڕێکی. کاری سێهەمی نانەوەی سەری بوتڵەکانە بە تەواوەتی سەری بوتڵەکان دەنێتەوە ئینجا بوتڵەکان دەچێتە دەرەوە. زۆر جار ئەومان ناردۆ بۆ تاران بۆ دوبەی بۆ ئەڵمانیا بۆ شاری میۆنخ بۆ وڵاتی متحیدەی ئەمریکی بۆ نیویۆرک بۆ فەحس بۆ بە دوواداچوونی ئەم ئاوە یعنی ئێمە کاتێک کە ئیمارات قبوڵیان کردووە ئاوی ئێمە بچێتە وڵاتیانەوە ئاوی ئێمەیان ناردووە خۆیان لە مختبەراتی ئەمریکیە
فەحسێکیان کردووە کە زۆر شتێکی دەگمەنە ئەویش ئەوەی کە بزانن ئاوی ئێمە پاشەڕۆی نەوەوی تیان نییە عێراق کوردستان کە هەمومان ئەزانین بە زۆرباری ناهەموار و شەڕ و شۆڕ و ناڕەحەتیە پێپەڕیوە بزانن ئایا هیچ شتێک هیچ پاشەڕۆیەک نەوەوی کیمیاوی لەم ئاوانیە کە ئێمە لە وڵی ئەەکەین و ئەینێرین بۆ ئیمارات یا ئەینێرین بۆ ئەوروپا یاخود دەرخواردی کەسوکار و خەڵک و میلەتی خۆمانی ئەین شکر بۆخوا زۆر بە سەرکەوتوی گەڕاوەتەوە ئاوێکی زۆر پاکە زۆر باشە زۆر بێ موشکیلەیە. ئامێری سێمی سەر هێڵەکەمان هێڵی بەرهەمێنانی بتڵی پلاستیکی ئامێری فڕێدانی بتڵی خراپ و چارەسەری کەڵەکەبوونی دەبەکانە. ئەم ئامێرە دروستکراوی خۆمانە بە شانازیەوە ئامێرەکە لە ئاستی شەڕقی ئەوسەطان نییە بگرە لە ئاستی ئەوروپادایە. ئامێرەکە بە تەواوەتی فەحسی هەموو دەبەکان دەکات لە ڕووی فیزیکیەوە ئەگەر کەپی لار بێ ئاستی ئاوی کەم بێ بەتاڵ بێت کەپەکەی لار بێ کەپی پێوە نەبێ فڕی دەداتە خوارەوە و نایەڵێت بچێتە ناو بەرهەمهێنانی ئاوەوە لای دەدا لە ڕیزەکە. یەکێتر لە ئامێرەکانی سەرهێڵەکەمان ئامێری پرینتەرە واتە پرینتکردنی تاریخ و بەرواری ئەو ڕۆژە و ئەو سەعاتە ئەو دەقەیە کە بتڵەکە بەرهەم دێت پرینتەری تاریخی ڕۆژەکەمان بۆ دیاری دەکات لەسەر بتڵەکە. ئەم ئامێرەمان ئامێری لەیزەرە هی پرینتەر بە شێوەی لەیزەر تیشکی ژێرسوور بەکاردێنێ بۆ پرینتکردنی تاریخەکە. تیشکی ژێرسووریش هیچ زیانێکی نییە بۆ تەندروستی مرۆڤ. ئێمە شوێنەکەمان شوێنێکی دوورە شارە ئەگەر تەماشاکەی مەثەڵەن نزیکەی 40 کیلۆمەترێک لە شاری سلێمانیەوە دوورین و هەروەها نزیکەی 60 کیلۆمەترێک لە کەرکووکەوە دوورین شار دوورین لی ئەم شوێنەمان کە هەڵبژاردەوە بەم شێوەیە بەم دووریە وەرە و بڕۆ خۆت جەناب دەزانی مەثەڵەن هات و چۆی کرێکار و کەس و شتومەک و ئەمانە ئاسان نییە بەڵام بەهۆی چۆنێتی و بوونی ئاوەکەیەتی یەکەم ئاوێکی سازگار و پاکی ژێرزەوی هەیە کە ئەکرێ بڵێم پێویستی بە زۆر گۆڕانکاری نییە و بگرە لەبەر ستاندەردی عێراقی ئێمە هەنێ مەوادی هەیە هەنێ خوێ و ئەم ئەشتانەی هەیە لێی لا ئەبەین کە ئەوە لە وڵاتی ئیماراتە یاخود لە ئەوروپایە بە زیاتر ئەفرۆشێ ئەگەر ئەو مواصفاتی هەبێ ئاوەکە ئەجا لەبەرەوە ئاوێکی پاک ئاوێکی زوڵال ئاوێکی زۆر هەیە کە ئەتوانی پشتی پێ ببەسی ئەو ئاوە ئەگاتە نەتیجەی پۆڵشکردن چونکە بە فلتەرێکە ئەبرێ لە کۆتا مەرحەلەکانیە بەکتریایەک ئەگەر بە مردوویش بێ بەناو ئەو فلتەرانە تێناپەڕێ. لەمانیەکە ئێمە زیاد لە 3 ملیۆن سێت ئاو ئەتوانین بەرهەمبێنین بە هەموو جۆرەکانیەوە. طبعاً ئێمە چەند جۆرێک ئاومان هەیە چەند قەبارەیەک ئاومان هەیە با بڵین لیترونیمان هەیە 500 میلی لیترمان هەیە 330مان هەیە میلی لیتر دوو جۆریش پەرداخمان هەیە پەرداخەکان یەکێکیان 180 میلی لیترە یەکێکیان 200 میلی لیترە هەر یەکەی بۆ شوێنی خۆی بەکارێت هەر یەکەی پێویستێکی تایبەتی خۆی هەیە بەکارێت بە کۆی هەموویەوە زیاد لە 3 ملیۆن سێت ئێمە ئەتوانین لەمانەکە بکەین.
ئامێرێکی تری سەر هێڵی بەرهەمێنانی ئاو ئامێری شرنگە ئەم ئامێرە هەڵدەستێ بە ڕێزکردنی بوتڵەکان و سەفتەکردیان بە شێوەی کێس ئەم ئامێرە دوایەوە کێسەکان دروست دەکا بەو شێوەی کە خۆمان لێمان دەوێت 3/4 یان 4/6 یان 2/3 ئێستا ئەم ئامێرەیان 3/4 بۆ ڕیزکردوونی و دوایەوەی کە ڕیزی کرد بە شێوەی 3/4 پێچانەوەی لایلۆن بە دەوری کێسەکاندا دروست دەکات دوایەوە چێتە سەر بەشێکی ترۆ بەشی تونێلە تونێل دەبێتە هۆی کە تونێلێکی گەرمە دەرەجەی حرارەکەی لە نزیکی 180 دەرەجایە و لایلۆنەکان شرنگ دەکات و دەیکا بە کێس و کێس دوای ئەمە بەرهەم دێ کێسی ئاو. کاری سەرەکی ئەمەری پالاتایزەر ڕێزکردنی کێسە ئاوەکانە لەسەر پالێتێکی گەورەتر بۆ ئەوەی بۆ گواستنەوە و بارکردن ئاسانکارێکی باشمان پێ بدات. لێرە حکوومەت هاوکارێکی ناڵێن نەکردو بۆ ئەو ئیشیان بۆ ئەو ناردنە دەرەوەی ئەویش ئەوەیە کە لە ڕسمی ناردنە دەرەوەی کۆمپانیاکان ئەبەخشرێن کە شتێک ئەنێریتە دەرەوە ئەبەخشری بەڵام لە وڵاتانی دراوسێمانە شتی زیاتر هەیە یعنی تەشجیعی زیاتر هەیە بۆ ئەوەی کە کۆمپانیاکان شت بنێرنە دەرەوە بەڵام ئێمە هێشتا لەو ئاستەیان نین